هێزە سیاسەکانی باشووری کوردستان لە چاوەڕوانی پێکهێنانی حکوومەتی کاربەڕێکەری داهاتووی عێراقن. کابینەی حکوومەتێک لە ململانەیەکی توندی مەسەبی تا دەستێوەردانی وڵاتانی دەوروبەر خۆی دەبینێتەوە. پەیوەست بەلایەنە کوردیەکان چاودێرێکی سیاسی وای دەبینێت کردنەوەی دەرگاکانی ئەو کابینەی حکوومەت بەبێ کورد یەکلا نابێتەوە و هەڵوێست و بەرنامەکانیش لە گفتوگۆکانی کورد لە ماوەکانی ڕابردوو تا ئەم قۆناغا بەڕاست و ڕەوان تەماشا دەکرێت. دیارە سەرۆکوەزیرانی ڕاستپێراوی پێشوو ئەویست بێلایەنە سیاسیەکانی کوردستان بێ خەڵکی کوردستان بەخواستی خۆی چەند کەسێک دابنێوەکو نوێنەری خەڵکی کوردستان کە ئەمە مای قبولکردن نییە. قسە لەسەر کەسەکان نییە ئایا باش نییە خراپن، بەڵام شێوازی دانانەکەیان ئێمە مؤسساتی خۆمان هەیە، لایەنی سیاسیمان هەیە، ئەمانە دەنگیان هێناوە لە پەرلەمانەوە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن، بۆیە ئەبوایە لە ڕێگە و بەڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسیەکان ئابووە. بۆیە گرنگە کە ئەم هەڵوێستا هاوبەشانە درێژەی پێ بدرێ بۆ هەموو ئامانجەکان بۆ ئەوی بتوانین پێکەوە کاری زیاتر بکەین و هەرەبێ بگەڕێنەوە سەر شارڕێگەی کاری هاوبەش و تەبای و پێکەوە کارکردن. بەڵام ئەمە تەنها لەو کاتانەیە نەبێ ئەگەر وازانیمان پێویستە لە بەغدا لەم هەڵوێستەیە نا بەردەوامی هەبێ و شۆڕ بکرێتەوە بۆ هەموو کایەکانی تری پێکەوە کارکردن لە هەرێمی کوردستان و لە عێراق. بە جێگەیاندنی مافە دەستوریەکان داواکاری هەنووکەیەکانی کوردە لەم کابینەی حکوومەتی عێراق و ڕۆژنامەنووسێکیش دەڵێت ئامانج لە بەغدا بۆ کورد ڕۆشنە کە پێویستە پڕۆژەیەکی گشتگیر بکرێتە پێشمەرجی دانوستان بۆ بەشداریکردن. کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا و لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدا کێشەی نەتەوەیین و ئەم کێشانە کێشەی حیزبینین. بۆیە داواکاریەکانمان ئامانجەکانمان لە بەغدا ئامانجی هاوبەشە، یعنی ئامانجی نەتەوەییە. بۆیە ئەبێ هەوڵەکانیشمان یەک بێ. مادام ئامانجەکانمان یەکە لە بەغدا، مادام کێشەکانمان یەکە لە بەغدا، ئەبێ هەوڵەکانیشمان یەک بێ، ئەبێ خۆشمان یەک ڕیز بین، یەک ئیرادە بین بۆ سندنی ئەم مافانە، بۆ چەسپاندنی ئەم داواکاریانە. بەغدا لە ڕووی دەستکەوتی نەتەوەییەوە بۆ هەرێمی کوردستان بە گرنگیەوە تەماشا دەکرێت و هەر لەو پێناوەشدا سەرکردایەتی کورد ئامادەی بەشداری حکوومەتی داهاتووی عێراقی داوە، بەڵام حکوومەتێک کە خۆسەپێنی تێدا نەبێت بەرامبەر هەرێم و بتوانێت لە چوارچەوەی دەستوردا کاروبارەکانی بەڕێ بکات. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.